ڕووداوێکی هاتوچۆ کۆتایی بە ژیانی خێزانێکی سێکەسی دەهێنێت. فەرهەنگ لەگەڵ خێزانەکەی کە ئامۆزایەتی و منداڵە 5 ساڵە تاقانەکەی لە کاتی گەڕانەوەیان بۆ ماڵەوە لێرە لەم شەقامە تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن و هەرسێکیان بەیەکەوە گیان لەدەست دەدەن. شاید حاڵێکی ڕووداوەکە دەڵێت درەنگانێکی شەو بەدەنجی پێکدادانی ئۆتۆمبیل خەبەری دەبێتەوە. کاتێک دەگاتە شوێنی ڕووداوەکە دەبینێت ئۆتۆمبیلێک لە ڕێڕەوی خۆی لایداوە و خۆی بۆ ئۆتۆمبیلێکی دیکەدا کێشاوە. بۆ هۆیەوە 3 کەس لە یەک خێزان گیانیان لەدەستداوە. من حراسم لێرکوانە تقریبا 12 دقه بە 7 دقه بوو کە دیێم لە دەنگەکە بۆ ڕمبەیەکی گەلە گەورە هاتمە دەرەوە کارەکە کە هاتم سەیرم کرد لێرکانە کارێکی زۆر دڵپەزێن بوو، بەڕاستی دڵپەزێن بوو، یان لە ژیانم ڕووداوە هەم نەدیوە. ڕووداوەکە لە گەڕێکی ڕۆشنبیری ڕوویداوە کە سوکاری قوربانیەکانی ئەم ڕووداوە دەڵێن لایەنە پەیوەندیدارەکان لێکۆڵینەوەیان لە هۆکاری ڕووداوەکە دەست پێ کردووە. ڕووداوە کاتژمێر 12:30 بووە، بەڵام ئەمە ئاگادار نەبووینە لەبەرەوەی موبایلیشتیان هیچ دیار نەبووە. دیارە بە جێرەی سەنەویەکان دێرنەوە ڕقەمی سەنەویەکەی تەلەفۆنیان بۆمە کردووە. ئەوجا کە چوینە هەرسێکیان گیانیان سپارد و پۆلیسی بنکەی هات دیار بوو فایلیان کردەوە و دەستیان بە ئیجراعاتی قانونی خۆیان کرد و معلوماتیان هەموو وەرگرت و گوتیانەوە لای مێ سایارەکانیشیان بردە لای خۆیان. لەسەر ڕێگای قەزای خەباتیش بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ هاوڵاتیەک گیان لەدەست دەدات. برا گەورەکەی بەرگەی گیان لەدەستدانی براکەی ناگرێت بە کەمتر لە 1 سعات ئەویش گیان لەدەست دەدات. بە قەلابەی لە جادێ نوێ حادیسە قەومات لۆ مووسڵ دامیان کرد. براکەی بینی سەری هەڵداوە براکەی هیچ نمابوو، قەلبی هیچ نمابوو، حادیسەکە زۆر گەورە بوو. کەچی نمابوو ئەمنش بەخۆم لە دیارێ بیم بەس تەحملی نەکرد، بام تەحملی برای خۆی نەکرد. نیو سعات لە پشت برای ڕاست نەبوو، نیو سعاتش فەوری تێکس و بەر بوو. بە گوێرەی زانیاریەکان لە لێکۆڵینەوە سەرەتاییەکان دەرکەوتووە هەردوو ڕووداوەکە بەهۆی تیژڕەوی و پابەند نەبوونە بە یاساکانی هاتوچۆ. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.